بامادەبوونی ڕەوەند مەلا مەحموود لێپرسراوی مەڵبەندی دووی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کۆتایی بە خولێکی ڕاهێنەرایەتی هێنرا. لە هۆڵی شەی سیروان تاڵەبانی و بە ئامادەبوونی هەریەک لە ڕەوەند مەلا مەحموود لێپرسراوی مەڵبەندی دووی کەرکووک و هەڵکەوت عەبدوڵڵا و مامۆستا حەسیبە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەباح شێخ حەبیب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی بە خولێکی ڕاهێنەرایەتی هێنرا کەوانەکانی خولەکە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر نازم شێخجەبار وانەبێژی ئاسیاوی باردوو جۆری تیۆری و پراکتیکی دەوترانەوە. زۆر بە زەرورمانزانی ئەم خولە بکەینەوە. ئەم خولە دەورەی تەدریبیە واتە بەسەر پەرشتی دکتۆر نازم پرۆفسیۆرە لەو بوارەیە وابینین لە هۆڵەکە سەرجەم پێکاتەکان ئامادە بوونە لە برادرانی کورد عەرەب تورکمان مەسیحی شتێکی تازەیە. ئەم یەکەم خول نییە واتانە دەمێ دووەم و سێم و چوارم و پێنجەم خول بکەینەوە بۆی کەس مەویست نەبێت لاموو پێکاتەکان لاموو تەمەنەکان ئەیکەینەوە لە دوارەمەی شوعدێکماندا و بتوانین خولی ناوبژوانان واتە حەکەم بکەینەوە بۆی شارەکەمان یانەکانمان ئیسفادە بکە. دەستخۆشی لە سەرجەم ئەندامی سەرکردایەتی یەکەم کە بەدەنگمان و دێن بۆ هەموو پێداویستەکانمان بە تایبەتی برای گەورە و خۆشەویستمان کاکڕەوەند لێپرسراوی ئەندامی سەرکردایەتی لە پرسراوی مەڵبەندی دوو بۆیە بتوانین بە ڕێگای ئەوانەوە ئیمڕۆ خزمەتی هەموو تیون و توێژەکان بکەین لە بواری وەرشە. ئەم خولەیە یەکەم جار لە کەرکووک بەم شێوازە ئاکرێتەوە و هیوادارم یەکەم جار و کۆتا جار نەبێ. من وەکو خۆم ئامادەم هەموو ساڵێک لەم جۆرە خولە لە شاری کەرکووک بکەمەوە و من وعدیشم ماوە کە لە هەموو شار شۆرشەکەەکانی کوردستان ئەم خولە بەم شێوازە سەرەتایە بکرێتەوە بۆی کە بەلایانی کەم زانستی ڕاهێنانەوە ئەو زانستانی کە ئەبدێتە بێت لە زانستی ڕاهێنان پێشکەشی ڕاهێنەرەکانەوە پێشکەشی ئەو کەسانە بکەین کە لە بواری ڕاهێنانیشەکەن. خولەکە لەلایەن لیژنەی باڵای تیپە میلیەکان و بە هاوکاری بەشی وەرشی مەڵبەندی کەرکووک ماوەی 3 ڕۆژی خایاند و زیاتر لە 40 ڕاهێنەر لە کچان و کوڕانی کەرکووک بەشداریان تێدا کرد. سەرجەموانەکان لە سنتەری ڕاهێنانی وەرشی شۆرجە دەوترانەوە ڕاهێنەران بە گرنگیەوە لەم جۆرە خولانە دەڕوانن و داواکارن ئەم جۆرە چالاکیانە بەردەوامی هەبێت. ئەم جۆرە خولانە تەبعاً زۆر ئیسفادەی هەیە بۆ لاوان و بۆ ڕاهێنەرانی شاری کەرکووک. تەبعاً ئێمە دەستخۆشی لە بەشی وەرزشی مەڵبەند دەکەین کە ئەم خولەی کردەوە و دەستخۆشی لە زۆر بەڕێز دکتۆر نازمەکەین بەڕاستی یعنی نەزەریەن عەمەلیەن زۆر شتی فێرمان کرد یعنی زۆر شتی پێمان گەیان. هیوادارم یعنی ئەمە یەکەم خول و ئاخر خولش نەبێ بکرێتەوە. وەکو کچانی کەرکووک وەکو ئافرەتانی کەرکووک زۆر پێویستمان بە هەموو جۆرە خولێکە لە بواری وەرزشە لەبەرەوەی ماوەیەکی زۆرە هیچ شتێک یانەکان ماوە لە بواری ئەنی بەشی ئافرەتان کچان هیچ دەوراتێکەکەنەوە بۆمان تەنها ئەوەی کە هەیە چەند یانەیەک هەیە تەنایی تۆپی پێ بەڵام لە هەموو یاریەکان پێویستە هەبن. لە کۆتاییشدا بڕوانامەی بەشداربوون لەلایەن بەشی وەرشی مەڵبەندی کەرکووک و پرۆفیسۆر دکتۆر نازم شێخجەبار پێشکەش بە بەشداربووان کرا. هەڵوێ زوێر کەناڵی کەرکووک.